عیت لەگەڵ جۆتیارێندی قەستا ناوە ڤی ڕەزی بکەن ئەو ڕێزێ بەری 200 ساڵان هاتیە دروستکردن لێ داعش دارێ نوێ سۆتینە و شناف برینە وەکو بەرچاوت هێتە دیتن بەری 2 ساڵەیە هاتیە دروستکردن. هاي البستان صار له 200 سنة من أجدادنا وجايين بيه احنا. ئەم باخە نزیکەی 200 ساڵە لە باپیرانمان بۆمان ماوەتەوە، بەڵام دوای هاتنی داعش باخەکانی زەیتون سوتێنران. پێش ئێستا خەڵکی ئەم ناوچێ سودێکی زۆر لە بەرهەمی زەیتون دەبینی و ڕۆژانە چل کرێکار بە ماوەی 2 مانگ لێرە کاریان دەکرد و زەیتونمان هەناردەی شارەکانی عێراق دەکرد. وهذا اللي يجي ياخذ من عندنا الزيتون ياخذ ويوديه على بغداد وعلى الشمال وعلى المناطق ياخذون كلها مستفادة منه. ژکەوندا باشیک نافدار بوو برەزێن زەیتونان ساڵانە بهەزاران تەنێن زەیتونە ڕەوانەی کارگەهێن زەیتێ و چێکردنا تەرشێتکردن پشتیش ناوچۆنە زۆربەیە وان ڕەزان جۆتیار داخوازش حکوومەتە عێراقا فیدرال دکەن پشتەوانیەوان بێتەکردن. دەڤەرێ هەموو داری زەیتونە هەتا 200,000 دار تێدای چاندین. وەختیان ڤەگەران پشتی داعش قەحرێمە گەلک ڤەبوو چونکە دارێک نەهێلان نەهشتن هەمووی سۆتین و ژێڤەکرین و ئاگر بەردانێ و زانی ئەف دارە بژنی دایمە خضڕە یعنی هەری کەسکە بێژە ئەم وەکی گوتی ئەم داواتکەنش هەردوو حکوومەتە مەرکەزی و هەرێمێژی دەستدرێژی و هاریکاریە بۆ بوانفەلا هاتە بقارن دیسە ئەم ڤاندارە ڤەگەرینەوەکی بەرێ. لە هەردوو ساڵێن بۆریدا تنێ برێکە ڕێک خراوە کە کەرتێ چاندنێ چەند ڕێز هاتینە پاقشکردن و دار هاتینە چاندن. بعد سنتين لك 3 سنوات لك يمكن بس 2 ساڵام دار زەیتونانە چێنراون بەرپرسانی کشتتوکاڵ لێرە هیچ هاوکاریەکی ئێمە ناکەن. ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێدەوە پێشبینی دەکەین دار زەیتونەکانی باشی کەمووی لە ناو بچن. كفلاحين وتستفاد منه المنطقة. باشیک هاتە ناسکردن باژێرکێ زەیتونان بەری ساڵە 2014 زێدەتری 200,000 دارێن زەیتونان چاندی بوون دناوە 120 ڕەزاندا. ئەڤە ئێکش بدەهان ڕەزێن زەیتونە یێنڤی باژێرکینە هاتی ئەشنابرن و بتنێ عەردمایە لە سەردەمێ داعش زۆربەیە ڕەزێن زەیتونە هاتنە سۆتن و شناف برن وڵاتیان ڤی باژێرکیشی دبێژن ئەگەر هاتوو حکوومەت پشتەوانیەوان نەکات ئێدی ناوێ زەیتونە بتنێ دەلڤی باژێرکی مینێت. دەرمان بە عەدلی کوردستان 24 ناحیا باشیک.